تابیا ئازیزەکانی زانکۆ پەیمانگاکان PUBG مۆبایل وچی هەموو ساڵان بوتوڵەکی کردەوە تایبەت بەنگۆ بەس ئەو ساڵ جیاوازە ئەو جەخۆشی بوتوڵەکەی لەوەیدا خەڵاتی گرانبەهای لەبۆ دابین کرا یەک لەوانە دەفتەرێک و 30 وەرەقە لەبۆ براوەکان دابین کرا جگە لەو دەفتەر و 30 وەرەقەی 30 مۆبایلی ئینفینیکسی نۆت 50 پڕۆی 5G کە بە کامیرە ناوازەکەی و دیزاینەکەی سەرنجی خەڵکی ڕاکێشایە لەبۆ براوەکان ئامادە کرا بوتوڵەکە لە دوو قۆناغ کردێ قۆناغی کوالیفایەرەکەی ئۆنلاینە لە ماڵی خۆت گەمەی دەبێت بەس خۆشیەکەی لەوەیدایە قۆناغی دووەمی بوویتە ئۆفلاین هەموو تیمەکان پێکەوە لە شوێنەک خڕدەبنەوە دوای شوێنەکەشتان پێدرن لە چ شارەشی فاینەڵەکە دەکرێتن کە لە 6 ئەنجام دەدرێت کەوتیتە ناوزرشت لە 28 چار هەتا 5 مەجالێت هەیە لۆ ناونووسین ناونووسینەکەش بە شێوازی ئۆنلاینە لە ناو ئەپی EGI کە لە ئەپستۆر گوگل پلی بەردەسا یان ئەو سکان کۆدەی سکان بکە لۆی ئەپەکە دابەزێنی و هەر پرسیارە شت لۆ دروستبوونە دزانی دەتوانی لە دیسکۆردی EGI پرسیاری خۆت ئەگەرەتێ ئێستا لە دیار ئەو ڤیدیۆی دانیشتی تەڵەبەی زانکۆ پەیمانگاینی خەنینە خۆت لەبەرەوەی لە کۆتا ڕۆژی فاینەڵەکە کە ئۆفلاینە ئەمە خەڵاتی زۆرمان لە بۆ بینەرەکانیشدانایە کە لە پیجی ڕسمی PUBG مۆبایل ئیسپۆرت و پیجەکانی ئینفینیکس لایڤەکە بەڕێوەدەچی لەو ڕۆژە چەندین خەڵاتی ناوازەمان دابین کردیە تاجی برادەرەکانت بکە لە کۆمنت برێ بوتوڵەکی وا کرایتەوە و با بچین بەشداری بکەین